ژمارە 1923 ڕۆژنامەی هاوڵاتی بڵاو کرایەوە. لە لاپەڕە دوودا یاریدەدەرێکی بارزانی پەردە لەسەر نهێنیکی دارایی بۆ هاوڵاتی لادەبات. دوو بابەتی تر لەسەر بۆردومانەکانی تورکیا و سزادراوانی بادینان دەخوێننەوە. لاپەڕە سێ تایبەتە بە لێدوانەکانی موراد قەرەیلان، ئەندامی کۆمێتەی بەڕێوەبەری پارتی کرێکارانی کوردستان، تێیدا شیکردنەوە بۆ ڕووداوەکانی مەتینا و هەوڵەکانی تورکیا بۆ داگیرکاری دەکات. لاپەڕەکانی 4 و 5 دیدارێکی تایبەتی هاوڵاتیە لەگەڵ بابەکر زێباری بەرپرسی ئۆپراسیۆنەکانی پارتی دیموکراتی کوردستان لە دهۆک. لەو دیدارەدا زۆر زانیاری گرنگ و نەویسراو دەربارەی پەیوەندی نێوان پارتی و پەکەکە و هەڵوێستی سەرۆک و سەرکردایەتی پارتی دەربارەی دۆخەکە ئاشکرا دەکات. لاپەڕە 6 دیمانەی هاوڵاتیە لەگەڵ بڵێسە جەبار فەرمان ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەڵوێستی خۆی و حیزبەکەی لەسەر بابەتەکانی گەندەڵی و لەشکرکێشیەکانی تورکیا دەخاتە ڕوو. لە لاپەڕە 7دا بە دواداچوونێکی هاوڵاتی هەیە لەسەر مەترسی بردننی شوێنەوارەکانی بادینان، هەروەها ئاشکراکردنی نهێنیەکانی ئازادکردنی قاسم موسڵح، فەرماندەی ئۆپراسیۆنەکانی حەشدی شەعبی لە ئەنبار. لاپەڕە 8 شیکاریە بۆ هەڵبژاردنەکانی ئێران و ئەگەرەکانی دەرچوونی کاندیدەکانی سەرۆکایەتی. لە لاپەڕە 9دا بابەتێک دەربارەی فشارەکانی جۆ بایدن هەیە لەسەر سەرۆکی ڕۆسیا بۆ فراوانکردنی بازنەی هاوکاریە مرۆییەکان لە سووریادا. ئەو نهێنیانەی ماوەیە کە سەدات پەکەر لەسەر بەرپرس و دەسەڵاتدارانی تورکیا و بە تایبەتیش کەسە نزیکەکانی ئەردۆگان ئاشکرای دەکات لە لاپەڕەکانی 10-11دا بە وردی باس کراوە. لاپەڕەکانی 12 و 13 دوو تارین و سەران سیروان ڤیان و سەردار عەزیز لە خۆ دەگرن. لاپەڕەکانی 14 و 15 تایبەتن بە ئاگاداریەکان. هاوڵاتی مۆڵەتی حکوومەتی هەیە بۆ بڵاوکردنەوەی ئاگاداریە فەرمیەکان و دەتوانن لە ڕێگەی هاوڵاتیەوە ئاگاداریەکانتان بڵاو بکەنەوە. لە لاپەڕە 15دا نامەیەکی کراوەی باوکی دوو کچی نەخۆش هەیە بۆ ئارین مەسرور بارزانی کوڕی سەرۆکی حکوومەتی هەرێم. تێیدا داوای بەهاناوەچوونی لێ دەکا بۆ ڕزگارکردنی کچەکانی لە نەخۆشیە دەگمەنەکەیان. دوا لاپەڕی هاوڵاتی تایبەتە بە تێپەڕبوونی 7 ساڵ بەسەر بێسەر و شوێنکردنی کامەرا نەجم دامەزرێنەری ئاژانسی مێتۆگرافی لەلایەن چەکدارانی داعشەوە. هاوڵاتی سەرچاوە باوەڕپێکراوەکەی هەواڵ